چیرۆکی ئەو ژنانەی بۆ دووگیان بوون پەنا بۆ منداڵان دەبن. هۆڵ لە نێوان زیندان و کەمپی ژیانەوەدا. هۆڵ ناسنامەی کەمپێکە کە زیاتر لە زیندان دەچێت. هەڵگری چەندین کار و کردەوەی سەرسۆڕهێنەرە. ژنان لە پێناوی خستنەوەی وەچە دەست درێژی سێکسی دەکەنە سەر منداڵە کوڕەکان. یاسایەک لە دەرەوەی یاسای دەسەڵات بەڕێوە دەچێت. ئەوانەی هاوکاری دەکەن هێرشیان دەکرێتە سەر. کەمپی پەنابەرانی هۆڵ کەمپی کەسوکاری چەکدارانی داعشە. دەکەوێتە باشووری شارۆچکەی هۆڵ لە پارێزگای حەسەکە لە باکووری سووریا. لە ساڵی 2019دا ژماری دانیشتوانەکەی 74,000 کەس بوو کە زۆرینەیان سووری و عێراقی بوون. کەمپەکە لە ژێر کۆنتڕۆڵی هێزەکانی سووری دیموکرات ناسرا و بە هەسەدەیە و لەلایەن ئەمریکاوە پاڵپشتی دەکرێت. ژمارەی عێراقیەکانی نێو کەمپەکە 30,000 کەس دیاری کراوە. تا ئێستا 18,800 کەسیان گەڕێنراونەتەوە بۆ وڵاتەکەی خۆیان. ئەوە جگە لە چەندین وڵاتی جیهان کە بە ژمارەی جیاواز خەڵکی خۆیان گەڕاندۆتەوە. ئەم کەمپا چەندین چیرۆکی جیاوازی لە خۆیدا کۆ کردوتەوە بە شێوەیە کە سەدە و ڕێکخراوە خێرخوازیەکان یاسا و پێڕەوێشی بەسەردا دەسەپێنن. بەڵام خەڵکی نێو کامپەکە خۆشیان یاسا و ڕێسای خۆیان هەیە کە ترس سەرچاوی سەرەکیەتی. نزیکەی 6,500 هاوڵاتی بیانی لە 42 وڵاتەوە لەو کەمپەدا ماونەتەوە. نزیکەی 25 وڵات ئامادەنین هاوڵاتیەکانیان وەربگرنەوە. ئەوەی سەیرە داعش لە ساڵی 2019 کۆتایی هاتووە. ژنانی کەمپەکە دوور لە هاوسەرەکانیانن. بەڵام ئێستاش منداڵی بچووک لە نێوەم کامپەدا هەیە. منداڵی دیکەش لەدایک دەبن بە جۆرەی بەدواداچوونەکان. ژنانی نێو کامپەکە خۆیان لەو منداڵانە مارە دەکەن کە تەمەنیان گەیشتۆتە سەروی 12 ساڵان. ئەوەش بە پێی ستانداردەکانی مافی منداڵان دەبێتە دەست درێژی سێکسی. ژنانی کەمپی هۆڵ لە ڕێی منداڵانی ژنەکانی هاوڕێ و هاوفکرەکانیانەوە خۆیان دووگیان دەکەن. ئەوەش بە ڕێگایەک بۆ بەردەوامیدان بە ڕێگەی ڕێکخراوەکەیان لە داهاتوودا دەزانن. لە پشت یاسای سەربازی هەسەدە و یاسای مەدەنی ڕێکخراوە مرۆیە نێودەوڵەتیەکان. یاسایشی دیکە بەسەر کەمپەکەدا زاڵە. ئەویش یاسای خەلافەتە کە تێیدا ڕێنادا زانیاریان ناسنامەی تەواوی دانیشتوانی کەمپەکە بدرێتە لایەنەکانی دەرەوە. بەو ڕێگەیەش دەیانەوێت خۆیان بپارێزن. هیچ کەسێکی دەرەوەی کەمپەکە ناتوانێت بە ئازادی و بەبێ پاراستنی هێزی چەکداری لە نێو کامپەکەدا گوزەرێک بکات، چونکە ژیانی دەکەوێتە مەترسیەوە. زۆر جاریش بنکەی ڕێکخراوەکان هێرشی دەکرێتە سەر. هەر کەسێکیش سەردانیان بکات هەوڵی هێرشکردنە سەری دەدرێت. بەشێکی کەمیش لەو ژنانی لە نێو کامپەکەدا لە ڕابردوو پشتیوانی هاوسەرەکانیان بوون. بەڵام ئێستا هیوایان بە بەردەوامی ژیان لە کامپەکە نەماوە و هەوڵی ڕزگاربوون دەدەن بۆ ئەوەش ئەگەر نەگەڕێنرێنەوە بۆ وڵاتەکانیان یان کۆمەڵگەیەکی نوێ. ئەوە لەلایەن قازیە ژنەکانی نێو کامپەکە فەرمانی کوشتنیان بەسەردا دەسەپێندرێت. لە ڕابردووشدا چەندین ژن لە نێو کامپەکە بەو هۆیەوە کوژراون.